دیدارێکی تایبەت کە هاوکارمان ساوێن دیدارێکی تایبەتی کردووە لەگەڵ هونەرمەند هۆزانجانێ باز لە گەڕانەوەکەی ئەکات بۆ کوردستان باز لە هۆکاری گەڕانەوەکەی کات و هەروەها باز دەوەشە کات کە نیازی ئەوەی هەیە کە کۆمەڵێک کار و بەرهەمی نوێی هەبێت و باسیش لەوە کات کە دڵخۆشە بێت بەوەی کە کۆنسێرتێکی تایبەت لە شاری سلێمانی ساز بکات و باسی ئەوشی کردووە کورتساتی خۆشەوێت پێکەوە بینەری ئەم دیدارە تایبەتەی هاوکارمان ساوێن و تەواوی هاوکارانمانەبین کە چونەتە لای هونەرمەند هۆزانجانێ و دیداریکان لەگەڵا ساز کردووە. ئازیزان و خۆشەویستان لە هەرچیەکن جوانترین سڵاوتان لەوێت. ئەمڕۆ ئێمە لە هەولێری پایتەختین هاتوین لەگەڵ هونەرمەندێکی زۆر جوان، هونەرمەندێکی نازدار، هونەرمەندێکی نیشتیمان پەروەر گفتوگۆیەک ئەنجامین. ئەو هونەرمەندە دەنگ خۆشەش خات و هۆزانجانەیە. خات و هۆزان تو چەوایی کەشوهەوەی هەولێرێ بۆ تو چەوایە؟ بەری هەر تشتی لە پایتەختە کوردستانی لە هەولێری سەتالیتا کوردسات ماڵبەرتا کوردسات گەلێک سپاس دەکەم حتا بەرەماندووبوون هاتن. بەری هەر تشتی سلاوی خۆش بۆ وەش بۆ تەباهیە چار پەرچەی کوردستان و گەلی سلێمانیێرە دشینم. زۆر سپاس. سپاس دەکەم. پێم بڵێ کەشوهەوای هەولێرت بەلاوە چۆن بوو؟ تۆزە گلەیت هەبوو لە کەشوهەواکەی؟ ئەری دڕوجە هەنێکی هەوا خراپە هەنکی تۆز هەیە ji ber tozê deng zû diçe alerjiya min jî li hemberî tozê heye ez pir ditirsim zêde dercî nakevim ama baş e Kurdistan çi be axaw jî baş e toza jî baş ji bo me. بەڵام دەنگە خۆشەکەت هەر ماوە ئەو ئەلەرجی هیچ کارێکی تێ نەکردووە. ئەرێ ئەلەرژی دەنگی من زوو دخە. خات و هۆزان جا پێم بڵێ هۆکاری گەڕانەوەت بۆ کوردستان و تایبەتر بۆ شاری هەولێر چی بوو؟ ئیژار بە تایبەتی سەردانا من ji بۆ دارگەهێ بوو بۆ محکەمەکی بوو ئەو کەچکێک هەتبوو دەوسێ من هەنێرا من چاندا مەگرتە بوو داوا من وی بوو ئاوێتن مەها دە چاردەوی ئەزێدی سەوەر. زۆر باشە. خات و هۆزان هۆزانجانێ نازناوێکە. ناوی ڕاستەقینەی خات و هۆزان چییە؟ هۆزانجانێ و بۆچیش ئەو ناوەت هەڵبژارد؟ ئەو ناو نەها ڕەسمیژی بوو ناوێ منە. بۆچی؟ هۆزان ji ber ku کوردی بوو هۆزان یعنی هونەرمەند بە کوردی بە کورمانجییا باکوور هونەرمەندە. من پڕ ji هونەرە خۆ حەز dikir min pêşnava xwe danî hozan. Canê eslî navê min e. Canê wextê ku merû yekê hez dike wî canê min dibêje. Canê mena xwe ew e yekekî ji me hez jî neke yekê dijminê me be jî wexta bêje canê ew dibe canê min. Yani bi xirabî jî li hemberê me be wextê navê min bêje herî ji dilê xwe bê canê. Yani her kesê tu xۆşnەویست dixe dilê xwe erê. Weke xweşewîstî rast e. Durust. Ca çê heye xat û hozanî xۆşnەوە هێندە شیرینە هێندە جوانەکە لە نزیکەوە بیبینە هەر حەزەکەی لەگەڵ دانیشیت و گفتوگۆ بکەیت. خات و هۆزان وتت هۆزانجانێ لەبەر ئەو هۆکارە هەڵبژاردەوە لە هەمان کاتیشا خات و هۆزان نیشتیمان پەروەریەکی زۆر کوردایەتێکی زۆر لە نێو گۆرانیەکان تا هەیە. هۆکارەکەی چییە؟ بە هەزار ساڵە ئەو ژانا کورد هەر بەردەوامە. گول و ژانێ کووردا تم چار پەرچە چار برین چار گول کەتیە ناوا مەلەتێ کورد. زۆر و زەحمەتی و ئەنفال و کوشتن و مرنێ هاتیە پێشیە گەلێ کورد. مەکشاندیە مەرحەلەکی وەرە ئەم لەسەر وی گول و ژانێ و لەسەر نیشتمان پەروەریە ئەم کەلاما بێژن. هەنەرمەند پێشێنگا گەلە پێشەنگتیەش گەل ڕادەکە. bi zimanê xwe bi çanda xwe bi axaftina xwe bi kultura xwe bi sekinandina xwe şoreşgerî û îdrolojî li pêşiya gelê xwe pêşwaziya gel dike wekî neynike ji bo pêşeroja zarokê me ji bo pêşeroja meletê Kurd هەناری وەکێ نینەکە ji ber wî jî erkekî giran e li ser milê me ye û qemîsekî ji agir li me ye
هنرا كردي زور وقران جبركي ملتي بندسته ام دخازن جبو ملتي بكهب سر دستيه وولاتكي آزاد سر بخواه و بشوازجيا قالي خوبك او چاخ ام مرتاحن كي ام دلخوشن كي ام بمرنجي ما ولاتك لباش خوش و رنگين هيشت امي بمرن تمام درێژ بیت خاتو هۆزان هیوادارین ئەوە ببینیت کە خۆت باست لێوە کرد بەڵام ئامانجی خاتو هۆزان کەواتە چییە؟ ئارمانجی من دژیانێدا ئەز gelek dîrokê da di arşîfa milletê Kurda hinerekî ciwan û xweş û dengekî xweş ez ji wan re bihêlim. Sed salê din, du sed salê din şunda jî wexta hunermend canê gudar kirin bê ji o çi hunermendekî qedîm û giran û nîştiman perwerî ji me re hiştiye. حەزەکەی بەو شێوەیە ناوت بهێنێت. ئارمانجا من یەکەمین ئەوێ دویەمین جی جانێ هەر وەکی کەچکەکی کورد حەبس و زندان و شۆڕەشکێری و شەر و دا و دەنابە هەمی هەری تشتیدا مەخاست ئەس دیرۆکە هۆزان جانێ تێکمە پرتوک من دیرۆکە هۆزان جانێک هەلبەست و گوتن و موزیک پڕ گرانە لە جێ من لێ نەهاژی پرتوکێکی لەسەر جانێ چییە ژیانە جانێ چییە جانێ چ کشاندیە چ دایە پێشکەشێ مەلەتێ کورد و کوردستانی و شۆڕەشێ کردیە چ پێشکەشێ شخصێ خۆ کردیە من ئەو کردیە پرتوک ئینشاڵڵا دو مەسێمە هێدەشونە بە زمانی ئالمانی و ئینگلیزیە و لە بێدەری برادێرێکی سۆزدا من وێ زمانێ بە لەهجە سۆرانی ژی ژمەرە پرتوکا من تۆمار بکە ئەجوورەش gelek سپاس دکەم ئینشاڵڵا ئەز ئارمانجا من ئەvekî وی بهێلمش gelek خۆ هەر بژیت خات و هۆزان زۆر زۆر خۆشحاڵین کە تۆ بەو شێوەیە وا سەرقاڵی ئەوەی کە کتێبێک ئەنووسی لە هەمان کاتیشە بە هیوای سەرکەوتن بەڵام گلەیەکی بچکۆلانم لێو هەبوو بۆچی جلی کوردیت لەبەر نەکرد ئەج بۆنا مەحکەمەی هاتن بەڵێ ji bo mehkemê ez hatim ئێستا بۆ بەرنامەکەی ئێمە حەزمە کرد جانێ چکە زۆر زۆر کوردپەروەری و کوردایەتی بە خاتوجانەیەوە ئەبینرێت بۆچی جلی کوردی و لەبەر نەکرد ئەوڕێتە لە سەر چاوێ من زۆر ڕاستی من مدورا vê otelê jî hevala min e hevala berfîn spas şêra jî min ji wê re gotibû ji min re gelekî kurdî peyda ke ez ê li xwe kem di bernamê da ji hevala xwe re telefon vekir bes nebû me bi xwe re cilî kurdî neanîbû kesî jî neda min مادەم لە بیرت بۆ بای هەر هەموویەتی هەر بمێنیت خات و هۆزان حەز بە دەنگی چه هونەرمەندێکە کات یاخود با بڵێن خات و هۆزان ئیلهامی لە کامە هونەرمەندەوە بۆ دێت ez berê bersifa cilê kurdî bidim te heta nivî sehetê da röportaj û hevpeyvîn cuda min bi cilê kurdî derketime sehnê hemî hinera min cilê kurdî ye منیش بەو شێوەیە تۆ بینیوە pirsê te duyemîn gelek hunermendê xweş û delal di çar perçê Kurdistanda çêbûne hinera xwe pêşkêş dikin îja hezkirin ez hemî dengê kurdî û kurdewarî kî emek bide muzîka kurdî ez jê hezim evînî me û hezkirinê min heye lê şexsê ku ez jê hez kim dengê wî tim gudar kim çopî fetah چۆپی فەتاح خانە هونەرمەند ji dengê wê jî ji şexsiyeta wê jî û nêzîktiya wê jê ez pir hez dikim li gel dost û hevalê xwe pir durist û sadiq e ez ji zindanê derketim yekemîn wê ez hatim Kurdistanê ez dîtim cil û bergê Kurdî diyarî da min jê re zor spas dikim gelek muhterem ez gelek şê hez dikim tep ez hemî dengê Kurda hez dikim gelek
emekdar hene mezin hene denge şakro Ayşe Şan Meryem Xan avana nayni nikaş kırın ev ekolan Ana hunermendî nemirin. ekole ez bana nikaş nakim li dengi kuveki ez keçki hevalê xwe jê hez dikim çopî fetahe خاتو شۆپی û hanî dengê hanî jî gelek hez dikim ڕێز و خۆشەویستیمان بۆ هەردووکیان و بۆ هەر هونەرمەندێکە ناوت هێنا خاتو هۆزان لە گۆرانی بێژە نوێیەکانە کە لەم سەردەمایە دەرکەوتون چیان پێ ئەڵێیت و لە هەمان کاتیشا حەزت بە دەنگی چ گۆرانی بێژێک هەیە گۆرانی بێژی نو گۆرانبێژê nû na hunermendekî pir şahiyê Kurdistanê dike di şahiya da gelek çî digire gelek hêfa min ji dengê wî rahat ji bo ku ez li pêra duet bikim du sê birader henin teb'an lê Romî Can ez dixwazim li gel wî duetekî çêkim me bi hevra hev pêvîn jî çêkiriye یان دوێتان ئامادەیە لەگەڵ ڕۆمی هەرکی قسەتان کردووە قسەتان کردیە ji ber wî min dibêjim yekî pir jî pêra dixwazim duet bikim Ozan Aydin heye û Delîl Dîlana dengê Serhedê ev gelek gelek dengbêjekî xweş e dixwazim dengbêjî li gel wan duet bikim yanî dengê jinê dengê mêrê bi hev ra û kelamê Serhedê ê dengbêjiyê qedîm ez dixwazim wan re jî dueta bikim ئێمەش بۆ هیوایین کە دوێتەکەتان بە زووی بکەن و بە زووی بڵاویکەنەوە لە کورساتیشەوە ئێمە بێگومان بڵاویەکەینەوە بە خۆشحاڵیەوە دەکەواتە ئەتوانی بەرهەمێکی سۆرانیمان پێشکەشکەی خودê soranê ez berez belkî zêde û nekim ئەبێ وشەکانت لە بەردەم بێت زۆر باشە lê çi kelamekî din tu ew bikî ez حەز ئەەکەم بەرهەمێکی خۆتمان پێشکەشکەی بەرهەمێکی خۆت چ شتێکت ئامادەیە توانی پێشکەشمان کرد evîn 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 amen sorgul şirin bahar amen rengi bülbül kevamen hübre şebe durunyamen evîn tuçut nehati careklemen nesitari şevereşin şevetari dil bükuli dil gamdari şevereşin şevetari dil bükulu بغمداری دەنگت خۆش بێت زۆر زۆر سپاس واو زۆر زۆر دەنگت خۆش ئەو قورگت ئەلەرژیک بوو تۆز هەیە ئەلەرژی هەیە بکو تۆ ئەی ماشەڵڵا ئەگەر ئەلەرژی نەبووە بۆیە چۆن بووە دەنگت خۆش بێت زۆر سپاس تۆ لە کۆڵنی ئەڵمانیا ژیت باشە لەوێ بەچیوە سەرخاڵی ڕۆتینی ڕۆژانەی تۆ چییە؟ سبێ سەعات 6 ڕادەبم لە شەشەوەڵەسی شەشی بەیانێ سەعاتێکی دەڕێبم سپۆر ریاضاکێت پشتی تێمێ قاواتێکی خۆی بچووک دەکەم شتێک کاری منێ ناوا ماڵێ و بیرۆکاتیک و چون و هەبدیتن و دشت خلاص بێ سەعات حتانی 4 شوندا لەسەر موزیکی حتانی 6-7 دش دەخەبتم ji hefta hetanî 12 sevê jî li ser pirtûka denivîsînim gotin müzikê helbesta çê dikim gotina çê dikim müzika datînim yêdin jî pirtûk dinivîsînim pirtûka nûsî her pişî dolayî katekan zor can pir kirdotەوە pêm bڵێ لە ئێستا هیچ فەرهەمێک ئامادەیە belê niha hingî ji zindanê derketime nêzîkî 10 berhem min xelas kiriye من سه حبیبی یک لسر جنا امینی یک شی لسر 4 برا 4 پرچه 4 برانن یک لسر کلیپش بو نوروزه و نوروزه دا کشان دوی نوروزه دا وی در کبه انشاءالله یک kadın جیمه چکریه دیسا کلیپ هیه نها من 4 کلیپ چکریه 6 کلیپ شیمانن از دخوازم پشروجه دا بان برهم خو همی تکم کلیپ توزانی هر وکی بری CD برهم دانه کهون دوید تو برهم خو چه بکی
تکی کلیپ تکی سه سوسیال مدیا پیشکشی گل کی یedinci konserde de peşkeşe geldi. بێگومان نه ور بیر دنیا تکنیک پیشکن. بێگومان دنیا پێشکەوتووە خاتوجانە پێش بەرنامە گفتوگۆیەکمان کرد یەکێک لە بەرهەمەکانە زۆر جوان بوو سەرنجی ڕاکێشام چوار برا یعنی چی؟ چار برا تی معنا دژمن مکریه چار پرچه چار پرچه لی برینا چار پرچه یکه yani کیجان پرچی تو بیجی جهب جدانینن بری نیوان یکن امفال و کشتن و مرن و شهر و دا و چهار پرچه یکن مجی او ده زندان دا نویسی من زندان دا یکا پر جدا جی نویسی لسر جنه جن جیان آزادی من چکر بو او جی گلک باشه من یک چی با آلمانی چکریه yani bir zamanı İngilizce ve Kürtçe miniyek gotiye. Gelek az bir zaman havdadım zamanı juda çekim. Zaten mızazaki gotiye, soranici gotiye, kurmancı gotiye. Nama İngilizce got. Az Türkçe per hindik deva gotiye. Jbo ki biz zanım ben Türkçe zanım vejim. Bes Türkçe bu makade hayaz navejim. Az çanda Türkiye ba verbu. 4 سال خوان. از چند تا ترکی باش تزانم لباس حتی نه یک کلیپ کی من یک هلبست کی من ترکی تونه هر به کوردی گورانی علت زور باشه حزناکی لگل هیچ هنرمندکی دیگه دویت هوا ازم لگل رومی هر کیاوت کارو پروژم هیا بلام چیتر هیا که با نیازی دویتی یعنیش حسب کی لگل یا دویت هوا نه کلام چهار پرچه ملگل سرحد كما آمد سرحت من دوات كريه أو إنها كليب بيش روجي دار كذا أزاي بشينم كورسات شيء إن شاء الله منوي كلام يا دواتي نبو وقت كهات ستوديو وي هالبس تامو قدار كر سرحت خاص بخو خاص دوات بكي مجيناش كان ما بهبرا دوات كر أما كليب أو هنا كي راح تسوز بالكي كليب دا جيناك أما ديماني وي جي بقري و دنگی منو دنگیه گله دوته کی خوشه کلامه کی خوشه ای باشه بچونت چیه لگل لسر کنسرت لسر کنسرت از تخازم براستیجی هنگیج زندان در کتمه بس ما کنسرت چه نکریه دبی کنسرت روشن بیریا چندو کلتور هولیری و سلیمانی بی بده سرخور تلویزیون کردستان براستیجی فرصت در خازیمش فرصته و جمرا کلیپ کی تبی کنسرت چکل سلیمانی از وکی هنرمنده کی زنی نینم من گلک ایشو زارو حبس و زندان کشان دبیج هلا هنری دا يارمندي ما بكر بيقومان هلا هناري دا واكيد انت تشتكي ناخذهم هلا هناري دا تلفزيون كليب كونسير جبو من قالك ازو قال ورن جمهم از زور كيف قشبن جبو كود خازم قالي باشور بتايبتي من كونسير دا ببينه دبر وقت زنداني دا بوم يكي دن فكر جاني برهمه من جيروكا من قدزي از خازم قال مناسبك از خوزان جاني ما و نزدیکی پروفسیونل 25 سال هنر کردی دکم من 4 سال سر موزیک خواندیه از دخوازم گل رو از گل هفته ببینن افضل خازیا من جا کورساته یکمی بگومان خوشحالی چندو هنری روشن بیریا چندو هنریش همیشه دل خوش بید باسی کورساتت کرد کواتا کتا پرسیارم بو هوزان جانه اوابت کورسات چی بو تو گینه؟ کورسات هم سطحلتکی پر گمنه هم جی دخازم دنگی مبگینه بشی ملتی میز لحچه سورانی دخازم گلی میز سورانی جی مناسب که و ناس تكن اما daha نزيك ام هفدو كونسير دا ببينن گرماهي ناومدا چيبه جبروي كورسات جبو من پرگرينگه و كورسات جي بشكي كردستاني پرگرينگه يعني سه چار تلفزيون مهنن ي قديم يكشي كورسات زور سپاس سكن خاتو هوزان خازم كورسات داجي وكه
تلویزیونێکی ماڵا خۆ تێدا جی بگرم. کورسات ماڵی هەمووانە هەمیشە وتومانە کورسات ماڵی هەمووانە ماڵی هونەرمەندانە ماڵی هەر کەسێکە کە بێت خزمەت بکات لە کورساتەوە ئێمە هیچ شتێکمان نەماوە جگە لە سوپاسکردنی تۆ ئەوەی کە توانیت کاتی خۆت ببەخشی بە ئێمە زۆر زۆر سوپاس دەکەین هەر لە سلێمانی و هەتا هەولێر gelek spas dikim ekiba kursat ji Silêmaniyê heta vê derê hat eqamandî bû û gelek spas dikim û înşallah di konserê da di kursat da jî zindî em bi hev re şahîkî xweş bikin gelek spas dikim ji bo hatina we pir kêfxweş bûm pir dilxweş bûm یەکەمین ez ji zindanê hatime heta niha yekemîn bi me re we rêportaj kir ez gelek spas dikim silavê me bibin ji kursat re ji hemî tevahiya gelê me Silêmaniyê gelê me soran zor spas هەمیشە کەیف silav û rêz û hurmetê xwe pêşkêşê we dikim dest saxiyê dest xweşê li biradera hemî dikim hûn bi xêr hatin ser çavê min ser serê min زۆر سپاس دەکەین خاتوجانێک xizmetê we da me her tim زۆر سپاس بۆ ئێوەی بینەری ئازیز کە هەتاوەکو کۆتایی بە دیار ئەم چاپێکوتنەوە دانیشتن هەتاوەکو کاتێکی دیکە خواتان لەگەڵ